بینەرانی ئەزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا وی توێژەکەین سەبارەت بە پەدیدەی ئێعدام. پێشەوەی پرسیارەکانم ماراسە بکەم، عەبدوڵڵا دارابی گەدەنگی منەبیسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. عەبدوڵڵا دارابی بۆ خۆت دەزانی پەدیدەی ئێعدام سیاسەتێکە کە لەلایەن زۆربەی دەوڵەتان بە تایبەت دەوڵەتانی ئێرتجاعی و مەزهەبی لە زۆربەی وڵاتانی ئاسیایی ومانە ئەبزارێکە بەدەستیان گرتووە حکوومەتای سەرمایەداری، حکوومەتای ئیسلامی، نەوەی ئیسلامی و دواکەوتوو. هۆی چییە ئەم مەسەلە؟ ئەسڵەن پەدیدەی ئێعدام قەرارە جواب بە چی بداتەوە؟ بۆچی ئاوا ڕاحەت گیانی ئینسان لە ئەبعادی وەسیعە ئەگرن و ئێعدامەکەن؟ هەدەفیان چی لەم کارە؟ جوابی خەڵک جۆرێکترە و جوابی دەوڵەتانی ئەمڕۆ لەسەر تاسەری دنیا ئەوانەیە کە ئەعدامەکەن، ئەکوژن، ئەپڕن، ئەوی جوابێکی ترە. جوابەکە ئەساساً تەبەقاتیە. ئەوە کە مەسەلەی قانون و قەزاوەتی تیا بەکار دێنن ئەوانە واقعی نین. ئەوان لە جەهەتی مەنافعی خۆیانەوە دێن، ئەحکامێک سادرەکەن، قوانینێک دروستەکەن بە ناوی مجازاتی ئێعدام کە گوایە ئەگەر کەسێ لە کۆمەلگاوە یا کەسیان لە کۆمەلگا لەخەری لە یەکتر بکوژن، ئەنە تووشی دووچاری قەتڵ بن، ئەمان دێن بلەخرە و کەسە کە قەتڵی کردووە بە جورمی قەتڵکردنەکەی ئەگەر نەیکوژنەوە بەم شێوە عەداڵەت بەرقەرارەکەن لە کۆمەلگا. بەڵام ئەوەی کە ئەوان ئەیکەن لە واقعە نەتەنیا بنبڕکردنی قەتڵ و قوتوڵ و مشکلاتی عەدیدە لەم شێوە نییە، بەڵکو خۆیان عامل و بانی و مسبەبی ئەسڵی قەتڵکردنن. قەتڵ لە نەزەر ئەوانە تەنبێه و مجازاتی کۆمەلگایە کە ئەوان لە مقابلیا قەراریان کردووە. بۆ نمونە هەر وەکو جمهوری ئیسلامی باس کرد، جمهوری ئیسلامی خۆی مەنشەی قەتڵ و کوشتن و بڕینە. مجازات ئێعدام کەلیمەیەکە کە ئەوان ناوێنێن مجازات ئێعدام، بەڵام یانێ کوشتنی عەمد، کوشتنێک کە خەڵکی پێ تەنبێه بکەن. ئەسڵەن ڕەبتی سەردەرزی نییە بەوە کە واقعاً قەت بەفەرز دەبن کەسانێکە کراوە و ئەمان دێن بەوە کە نەیەڵن قەتڵ بمێنێت، وەکو میلیۆنێری خەڵک دێن لەوە سەتا ئەو کەسەکە قەتڵەکەیەکە ئایکوژن و ئەوە مەسەلەکەیان هەڵ کردووە. بەڵام لە جمهوری ئیسلامی خۆی لە سەرەتاوە تاوەکویسە هەر بە قەتڵ و قوتوڵ و کوشت و کوشتار هاتوۆتە سەر حکم. دەرنەتیجە نەتەنیا نوێنەر و نمایەندە و منتەخەبی خەڵک نییە، بەڵکو دژمنی خەڵکە، بۆیە احتیاجی بەم حەربە بووە و لەباری تەبەقاتی بێمە حەربە نەیکراوە و ئیسەیش کە ئەکوژێ و ئەبڕێ و دوێکە مەسەڵەن تۆ مەشاکە نەفەرێکی کوشت و نەفەرەکە چی کە لە خیابانەوە من تۆم ناوێت ئەترازێکی کردووە و هیچ کەسێکی بەخاتر ئەتراز بەخاتر نەفسیەوە کە من بەلەخەرە سیاسەتی تۆم ناوێ بەخاتر اختلاف نەزەری سیاسی بەخاتر ئەوە کە واقعاً ئەو جواب بە خاستەکانی خەڵک نادات تۆ بیگرن و زیندانی کەن و شکنجەی کەن و دوای بیشی کوژن. ئەمە ئەو مەسەلەسە کە طبقەی ئەوان وەکو طبقەی نظامی سەرمایەداری و ئەوان وەکو نوێنەر و نمایەندەی سەرمایەداری لە کۆمەلگای ئێرانە بەم شکڵە و بەم قەوانینە کە ناویان ناوە مجازاتی ئێعدام ماون، چونە ئەم سیاسەتی ئەوان هەر لە ئەوڕۆ تاوەکویسە بەرقەرار بوو و بەمە توانیوێن خۆیان تەحمیلکەن بە کۆمەلگا، نه اینکە منتەخەبی خەڵک بن. و ئیسا جوابەکەیان ئیدامەی هەست لە ئەبعادی وەسیعە لە 84 ڕۆژی بۆ نمونەڵێن ڕابردووە زیاتر لە 500 کەسیان کوشتووە، زیاتر لە 10,000 کەسیان گردووە و زیندانیان کردوون، شکنجەیان کردوون و دارەدانێکیان بەرداون. و ئیسا جگەر لەم کوڕەکە کە پێرەکە کوشتیوانە مەحسن کەدوەکە ئەعدامیان کردووە، الان لیستی ئەفرادێکی تر بلەخەرە حکمی دراوە کە لە ڕۆژانی داهاتوە بێ ئەعدام بکرێت. ئەمە ئەساسەن ئەم بەحسەیە کە مجازاتی ئەعدام ئەوان لەفافەی قانون و ڕسمیەت و قۆزات و دادگۆستنی پیان وتێن، بەڵام ئەساسەن ئەم قاضی و قۆزاتە لە جەهەتی منفعەتی ئەم حکوومەتانە بۆ کە هەر بمێنەوە لەسەر حکم بۆ هەر استثمارکەن و بچەوسێنەوە و خەڵک بکوژن، بالاخره صادر ئەبێ و بەریێدنی گیانی خەڵک.
زۆر سپاس بۆ تۆزاکانە نەبێدارەبێت وەکو خۆت ئیشارەت پێکرەوە خەریکی نەچینە ناو 3 مانگ ئێتراز و مبارزەی بەربڵاوی خەڵکی ئێران دژ بە کۆماری ئیسلامی لە شەقام و شارەکان و مەیدانەکانە بەردەوامە. هەروەکو تۆش ئیشارەت پێکرد دوکە محسینی شکاری جوانێکی 23 ساڵە فقط بە جورمی ئەوەی دیبووی کە پاسدار و هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی خەریکن ژنێک عەزیەتە دەن و لێدەن و شکەنجەیەکەن ئەو ویسوی کۆمەکی ئەو ژنە بکات فقط جورمەکەیەوە بوو کە ئێدام کراوە و خۆی خۆشت ئیشارەت پێکرد تبقی ئامارایە کە قەتعەن لەوە زیاترە ئامارایە کە درزی کردووە لە ماوەی ئەم نزیک 3 مانگەدا زیاتر لە 500 نەفەریان خەڵک کوشتووە و ئەمە نۆرمی 43 ساڵەی جمهوری ئیسلامی بووە لایەک و دەم لەوادا کە گوایە گوێ بگرن بۆ خاست و متالبەکانی خەڵکو و نازام گەشتی ئێرشادی ئیسلامی لا ئەبەن و ئیدی غافڵەوەی کە خەڵک حکمی لابردنی جمهوری ئیسلامی داوە و ئەمانە کۆمەکێک ناکە بە جمهوری ئیسلامی لەم ئاخرین تەقەلانەیە کە لە هەموو کاتێک زەعیفتر و دەرماندەتر و سەر لێ شێواوترن بازم ئەم ئێدامانە کات و ئەم کوشت و کوشتارانە بەڕێخات بۆچی و بە چه حەقێک بە هیچ حەقێک لە ڕاستیا بە هیچ حەقێک من وتم ئەم ڕژیمی ئەم خەڵکە نییە خەڵکیش معتەرزن بە بوون و بەقای ئەمان و بە حکم ڕەوایی ئەمان بەسەر خۆیانە بۆ یەک نەکرد تەنیا لە عەرسەی سیاسیە ئەکوژن و ئەبرن و بە مەیلی خۆیان ئەگرن و مجازاتیانە عناوینی مختلف لەباری اقتصادی و لەباری کۆمەڵایەتی و لەباری فەرهەنگیشەوە خەڵک 43 ساڵە لەژێر چەتر و سایەی ڕەشی ئەم ڕژیمە لەخرە ئەچەوسێتەوە برسیە بێ لە فەقر و فەلاکەتە تیاچێت محتاج ئەبێت مەجبورە بێ پەنابا بە قەبر مەجبورە بێ پەنابا بە هەموو شوێنێ بۆ ئەوە کە بەلەخرە بژی نەمرێ گەرەکمەوە بڵێم ڕژومی جمهوری ئیسلامی هیچ حەقێکی بە عنوانی ئەوە کە گوایانێنەری خەڵکە و خەڵدایناوە ئەمە درێکی گەورەیە بەڵکو بە خاترەوە کە بە زۆر تەحمیلیان کردووە بەسەر خەڵکا و بە یومنی کوشتن و بڕینی شتاوەکو ئیسەماوە بلەخرات هیچ حەقێکی نییە چیەوەیە دەست بەرێت بۆ خەڵک هیچ خەڵکێک کە ئەم تایسە کوشتێتی بە 100,000 کەس و هەزاران هەزار کەسی الان هەر لە حاڵ حاضرە لە زیندانایە و جگە لەمانەش کە تۆ ئیشارە پێکە حقیقەتەوەیە کە ئەمە بۆ دنیا ڕۆشنە نەک بۆ جمهوری ئیسلامی نە بۆ خەڵکی ئێران کە ئەم ڕژیمە لەسەر ئیجادی ڕعب و وەحشەت و کوشتنی و بڕین و قەتڵعامکردن و برسیکردنی خەڵک ماوەتەوە وەگەرنە فڕی بەسەر حاکمیەت و دەسەڵاتداریەوە نییە و خەڵک بە تەواو معنە ڕقیانە لێ و بە تەواو معنە بەوە گەیشتون کە هیچ جوابێکی سیاسی اقتصادی فەرهەنگی و اجتماعی بۆ کۆمەلگای ئێران نەبوو نایش بێ بۆیە بە نەزەر من ڕژیم ناتوانێت بە بەقای خۆی ئیدامە باوە ئەم کوشتن و بڕین و قەتڵعامکردنیشە کە بەم شێوە بەڕەحەتی بە ئاسانی بێ هیچ ئەم لا ئەولایەک تاوەکو ئیسە دەستی بردووەوە کە خەڵکی کوشتووە لە مەرێ عاماوە خەڵکیشی حتا بان کردووە کە من لە ڕۆژی و لە سعاتی و دقیقی و ئەی کوژم وەرن بێن تماشای کەم تاوەکو ئیستە نەتەنیا تەنووری اعتراض و ناڕەزایەتی داغ و داختر کردووە بە نەزەر من هەشتێکی بۆ جمهوری ئیسلامی نەکردەوە جمهوری ئیسلامی خۆی بۆ نەتیجە گەیشتووە کە ئیسە ناتوانێت بەم حەربە و بەم سیاسەتە بەقای خۆی و تەمەنی خۆی درێژکە. زۆر سپاس بۆ تۆزاکانە دەبڵەدە ڕابێرۆکو ئاگاداری حزب حکمەتی ئەلبەتە لە ڕاستیا خودی منسووری حکمەت زیندەیات منسووری حکمەت لە دنیای بەرنامەی یەک دنیای بێتەر 20 چەند ساڵ لەوە پێش لەغوی مجازاتی ئێدامی لە بەرنامەی خۆیان هێناوە و بە وردی ئەمەی باس کردوە هەرچەند لەو دەورانەشە ئەلان کە مەسەلەی لەغوی مجازاتی ئێدام خۆشبەختانە بووەتە ئیدەی زۆر جەریان و زۆر شخصیت و زۆر کەس بەڵام لەو دەورانانەدا انتقادە گیرا و حملە دەکرا بەوەی کە حزب حکمەتی ئەو دەورانە خودی منسووری حکمەت ئەمەی لە بەرنامەی یەک دنیا بێتەرە باز لەوەی کردبوو کە مجازاتی ئێدام نابێ بمێنێ بەدووبێرا دەکوترا و محکوم دەکرا و کە چۆن دەبێ ئێدام نەمێنێ ئایا ئەگەر ئەم سیاسەتەی حزب حکمەتی بۆ لە پێنا و لەغوی مجازاتی ئێدامە لە قەرنی 21 ئەمەلی و ئیجرا بکرێ
کوشتنی ئینسان تحتی ناوی مجازاتی ئێدام واقعەتێکی جامعە ئەیدی جامعە ئەم سیکلی کوشت و کوشتارە گوزەرێک ناکا ڕەت نابێ لەوەی کە ئیدی پایان بدا بەم وەحشیگەری و ئینسان کوژیە. لەغوی مەجازاتی ئادام یەکێک لەو سیاسەتە گرنگانەیە کە ئیسا خەڵکی ئێران لە ماوەی حەدی ئەقەلەکەی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە تاوەکو ئیسا شێرگیرانە تەلاشی بۆکن و هەوڵی بۆ دەن کە ئەم سیاسەتی ڕابوو وەحشەتە و ئەم سیاسەتە کە ڕژیم وەکو حربەی ئەسلی خۆی بەکاری دێنەوە ماشینی کوشتاری بۆ حەددا دێکا و هەموو ڕۆژە دەمەزە دێکا و ئامادەیەکە بۆەوە کە بالاخره بقای خۆی پێ ئەندازەگیری بکە و پێ تەزمینکە ئەمە شتێکە کە لەعام چۆتە ژێر سوئال. ئەمە ئەم جوابەی حەزبی حکومەتی و ئەم جوابەکە لەلایەن مەسئول حکومەتەوە لە بەرنامەی دنیای باشیشە تۆ ئیشارە پێکرد لە یەک دراوەسۆ حقیقەتێکی ئینکار ناپەزیرە، حقیقەتێکە کە خەڵک ئەبێ ئەم قانونە یانە ئەوە کە ئینسان شایستەی ژیانە و شایستەی کوشتن نییە و کوشتنی ئینسان ئەبێ مەنع بکرێت نەکتەنیا دەستی دەکێشم مانع بکرێت وها بێ بە عادەت و سنەتی خەڵک کە وەکو ڕوودادهای تەبیعی وەکو ڕووداوە تەبیعیەکان سەیریکەن ئەگەر کەسێکی کوشتن پیان عەجایب بێ بۆ ئەش ئینسان بکوژرێت لە سوتەکە ئینسان حەقی ژیانی هەیە بۆ ئەوە خەلق کراوە کە واقعەن بژی بەختەوەر بێ ژیانی خۆش بێ ئەگەر قەرار بێ هەر لەم ئینسانە بەشێکی مقتەدری و بەشێکی سەرمایەداری هەڵسێ و خەڵق بەشێکی ئەکسەرێتەکەی بەم شێوە بترسێنێ و بە کوشتن و بڕین بیان تۆقێنێ خۆ ئەمە ناکرێت بۆ بڵێن بەڵێ بۆ ئەمڕۆی نظامی سەرمایەداری بۆ ئەمڕۆی کۆمەلگای ئێران کە هێشتا نەیتوانیوە خۆی بەدەستی خۆی چارەنووسی خۆی دیاریکە و نەیتوانیوە سوسیالیزمی خۆی پێک بێنێت وە کاری جەمعی بکاوە لە شۆرەکان خۆیان قانون یاسا ڕچاو کات و دای بنێت ئەمە یەکێک لەو زەر بە کوشاندانەیە بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی کە ئەبێ ئەمە لابان ڕوخێ ئەمە یەکێکە لەوە ئەم سیاسەتەی ڕژیم حتا وەکو مەسەرێ ڕووسەری و ئەم جۆرشتانە نییە وەکو تەوقانە نییە لەوانیش لە پێش ئەوانەوە چون وتم بەقای ڕژیم ئەمەگرێت درراوە لە ئەوەڵ تاواکو ئیسە ڕژیم بەمە هاتووە ماوە و ئەژی وی بە نەزەر من ئەوەی ئەوەی کە ئینسان کوژی مەمنوع حتى كسك قتل فردك لفردك ترو رودا هردوكي ممنوعك يعني هم او ممنوعك هم اوك حكومتي ولا حكومتي جمهوري اسلامي وبقاي خوي قانون داني بيقول قانوني مجازات اعدام وسكابه اعدام قانوني مجازات اعدام انا رشاكوجي خلقشتن بويا ام قانونا ستوب كريت اجلك هذا جروا كخلق ستوب يمكن اجل ما ستوبك هم امر جيمانات وانا كذو كوجي بقانون ياسا وهم هیچ کەسێ دەست بەردۆ ناکا بۆ کەسێکی تر بیکوژێ بەڵام ئەگەر حکوومەت کەوێتە دەست خەڵک چارەکردن و چارە ئەندیشی بۆ ئەوە کە کەسیش کەس دەکوژێت کەس لە ژیان لە حیات منع نەکا و بالاخره لەباری فیزیکیۆنەی کوژێ بە نەزەر من لەباری جوابی کۆمەڵایەتی اجتماعی و جوابی فەرهەنگی هەیە يعني اگر قوانين حكومتك تدرس خلق او ابن بركن بمعنى واقعي كلمه حتى اوجك خلق دزبر ذوك ابو خلق بلان شريعتي سا خلق مع احتياجي بوي كقوانينك اتخاذك او دايبني وتحميلك بجمهوري الاسلامي كبريتيا لغوي مجازاتي قانوني اعدام لغوي اعدام كدن يعني مرق وسرتاي مرق جمهوري اسلامي ويبقى لازم الشيء انا بخلهم شوا رابر بنمونه يسمى محسن الشكاريان اعدام كدو جوانيكي بسوسي صالح ليسكي كان كدو صوت تعدادي تيشان ديناوه اگر خلق خوي بفشاري خوي لبردقاي زندانا كان بفشاري خوي بالاخره مقاومتي خوي اعتراضي خوي لخيابان محل كارو جين بالاخره كارك نكاكا زندانيا كان بربا وكار نكاكا او حكمانك الصادر بو بقاء الجمهوريه الاسلامي له بكريته بنظر من كما كان سياستي اعدام الرجيم هل بقوتي خوي باقيه به بلام اگر خلق واقعا تفكري بوكا اترستوبنا باعدام بكري وابي حنانه تنزيكو بمرق اويك بالاخره خلق تلاشكا ودوده بالاخره بدلك زندان كان بكري هو زندان كان خوش خويا مدرسي كان ازادي كان بلا حاجه ما بقول قوانيني
اعدام واللغوي للایەن ئێمە وەکو تاقە حەزبە کە تۆ زۆر باشە شارە پێکرد و زۆر سەرجنەشکراین لە 20 ساڵەوە پێشکەم قانونەدا مەزرا ئەلان ئەمڕۆ خەڵک وەکو پەرچەم بەدەستیانەوە گردووە و خوازیاری لابردن و لەغوی مەجازاتی ئادامن لە ئێرانە و داوایەوەکن کە بە هیچ شێوێ نابێ ئەمە ئیجرا بکرێ و تکرار بێت. زۆر سپاس ئەوەی کە لەغوی مجازاتی ئادام بووەتە سەرلەوحەی خاستی خەڵکی و کۆمەلگار زۆر جێ خۆشحاڵیە. عەبدوڵڵا دارابی وەختمان زۆر کەم ماوە 3 دقیقە زیاتر وەختمان نەماوە. حەزەکەم پرسیارێکتر بکەم، جمهوری ئیسلامی بەم 43 ساڵ جەنایەتەی کە شاهێدی بەکردەوە زیاتر لە 300,000 نەفەر ئینسانی ئێعدام کردووە و ئەم پەروەندەی لە ئارشی وژێر بەغەڵی خۆیانە هەڵگرتووە. دوێنێوپێر وەزیری ئوموری خارجەکەی عەبدوڵڵاییان ئیدعای کردووە کە 1 نەفەر لە تەی ئەم 84 ڕۆژەدا نەکوژراوە لەلایەن هێزەکانی جمهوری ئیسلامیەوە و ئیدعاکە ئەمانە نوێنەری تامولی اختیاری ئەم خەڵکن. ئایا واقعاً زیاد لەم هەموو جەنایەتەی کە جمهوری ئیسلامی لە تەی ئەم 43 ساڵەدا کردوویە دژ بەم خەڵکە هەر ئەم ئیدعا بەم هەموو جەنایەتەوە کە دەڵێت ئێمە نوێنەری تامولی اختیاری ئەو خەڵکەین، ئەمە کافی نییە بۆەوەی ئەم خەڵکە واقعاً ئەم نەنگە ئەم پەدیدەیە بە ناوی جمهوری ئیسلامی لە سەفحەی جۆغرافیای ئێرانە پاککەنەوە و ئەم تەسمیمیان گرتووە، ئەمە کافی نییە بۆ لابردنی جمهوری ئیسلامی؟ دقیقاً ئەمگەکمەوە بڵێم کە ڕژیمی جمهوری ئیسلامی هەموو پردەکانی پشتری خۆی ڕوخانووە، هیچ ڕێگەیەکی حتا بۆ فرار بۆ خۆشی نێشتۆ، چون ئەمە وەکو تۆ باسیەکەی قوانینێکە کە دای مەزرانەوە و درۆ دەرەسە و بوختان و بلەخرا بەم ماهیەتە کەسیف و فاسدیەوە کە حەسی و منعی هەموو شتێکەکات و بەڵام خالقی هەموو خراپەیەکە لە ئەرسەی سیاسی و اقتصاد و فەرهەنگی و کۆمەڵایەتیە دەم نەتیجە کارێکی کردووە کە رابطەی بینی خەڵک و ڕژیمی بە حەدێک دوور خستۆتەوە کە تۆ ناتوانانی بڵێ ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمی جمهوری ئیسلامی 3 مانگ لەوە پێشە 2 مانگ لەوە پێشە حتا مانگە لەوە پێشە. بۆچی؟ بۆ ئەوە نەفرەت و تووڕەیی و بێزاری خەڵک لەم ڕژیمە گەیشتۆتە ڕادەیەکە کە هیچ شتێک ناتوانێت پاشەکیان پێکە. 1000 جار ئەم سیاسەتی کوشت و کوشتار و مجازات و ئەعدامکردن و کوشتن و بڕین و حملاتی فیزیکیە بۆ سەر خەڵکات رابطەی ژیان و گوزەران لەبین خەڵک و جمهوری ئیسلامیە ئیتر بە هیچ حساب و کتێبێکی بۆ نەماوەتەوە، دنیاش بێنێتە پشتر خۆی فایدەی نییە کەمانکە هەر لە ئیسا لە 3 مانگا تقریبەن لە هەموو شوێنەکانی دەوروبەران و هەوسەکانی و وڵاتە عەرەبیەکان تەرۆریستەکانی بان کردووە بۆ کۆمەکی خۆی یارمەتی خۆی، بەڵام هیچی بۆ نەکراوە و ڕۆژ بە ڕۆژ دایرەی ژیانی تەنگی سەپەنابە بە برک لەو ڕژیمانە کە جێگەی سەرانیان کەنەوە خەڵک دەستیان پێی نەکا، سەرانیان لە هەرکوێی دنیا بێت خەڵکی ئێران داوای مجازاتیانەکە و ڕژیم جمهوری ئیسلامی قەتعاً ڕوخانی قەتعی و حتمیە و بە هیچ وەسڵەیەک و بە هیچ شێوەیەک و بە هیچ درۆ دەرەسێ ناتوانانی بیچەسبن بە خەڵکە و جارێکی تر ببێ بە جمهوری ئیسلامیە کە واقعاً حتا خەڵک یەک قسەیشی بڕوا بکە نەک سیاستەکان هیچ شتێکی جمهوری ئیسلامی لەلایەن خەڵکۆ قابل بڕوان نییە، زۆر بێعتمادن پێی و تەنیا ڕوخانی جمهوری ئیسلامی ئەلعان گەورەترین وشە گەورەترین شعاری خەڵکی ئێرانە بۆ ئەوە کە بتوانن نەفەسێک بکێشن و خۆیان بەدەستی خۆیان چارەنووسی خۆیان ئیمزاکەن. زۆر سپاس عەبدوڵڵا دارابی، وەختەکەمان ئیجازەمان پێ ناداگەنا پرسیارم زۆرە. زۆر سپاس بۆ بەشداریت و بۆ تەوزیعەکانت لە بەرنامەی ڕێی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست، بەم جۆراتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕێی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکان بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ